دەمەوێ داهاتی سندوقی خێریتان پێ برێم لە بۆ هەمووان ڕوون بکەمەوە کە خەستەخانەی میهرەبانی چی هەیە ئێستاکە باسی سندوقەکەتان لۆ دەکەم چونکە ئامانجی دروستکردنی مۆتیڤیشنی میهرەبانی سندوقی خێریە سندوقی خێری ئێستاکە 145 زیاتری بە زەوی و بە بینە و بە ئەچیزەی هی نەخۆشی هەژارە هەتا کەس نابێتە خاوەنی کە دەکاتە 3406 پشک لە کۆی 7500 ژمارە پشتیشی سابتە ڕۆژ بە ڕۆژیش پشتی خێریەکان زیاد دەبی تاوەکو پرۆسەی مردن و خێرکردن بەردەوام بیتن خەڵکیش دێتن پشتی خێری لۆداک و بابی لۆ کە سوکاری دەکریتن خۆشەویستان جگەلەوەی خاوەنی جیهازی MRI ئەشعەی تەنووری فلیپسە کە ئیشاءالله لە کۆتایی ساڵ دەگاتن کەوا شەریکەی فلیپس کریمان بە 135 دەفتەری کە 50 دەفتەری مقدمەکەی درایە مولکەن هی سندوقی خێری خستەخانەی نییە سەتادەی هەر نەشتەرگەرێک لە تەواڕی بکرێتن لە پارەی دکتۆرەکەی لە بۆ سندوقی خێری دەچیتن 105 هەر نەشتەرگەرێک لە میهرەبانی بکرێت هەر دکتۆرێک لە هەر جێیەکی بێتن لە خستەخانەی میهرەبانی عملیاتی بکە ئەگەر 100 دیناری ئیش بکە ئەو دکتۆریا 5 دیناری دێخیتە ناو سندوقی خێری ئەوە وەکو یاسایەکە کە دامانە ئەبەوەش هەموو ڕۆژێ 1 ملیۆن دینار زیاتر دەبیتە داهاتی سندوقی خێری خۆشەویستان جگەلەوەش میهرەبانی پار بڕیاریدا گوتمان بیرەکی لێ دەدەین لە بۆ خەستەخانە و لە بۆ گەڕەچێ خەڵک 6 دەفتەری هینە بەڵام بەداخەوە پار موافقەمان نەبوو لێ 6 دەفتەرەکەمان کردە پشتی خێری ئێستاکە سندوق خێری خاوەنی بیرەکەیە لەگەڵ ئەوەشدا ئەو سارەکە 2 دەفتەر زیاتر خەڵک بەردەوامیش دێدرێن دەمێ پارەی بکەمە خێر یان ئێستا پارەکە زیاترە لەو کولفەیە کە بیرەکەی لێ دەدرێتن پارە زیاتراتە کردیتمانە پشتی خێری لێرە نێجی سبێنێکە ژەگەر مامۆستا ئاینی باسم کرد گوتم ئەم پارەم بە زیادە وەرگرتێت چ بکەم خۆ گوناحبار نابم کردیتمە پشتی خێری چونکە دەزانین قیامەت هەیە ئەو پارەی لۆچی وەرگیرا دەبی لە بۆ شتێک سەرف بکرێتن لێ پارەکە زیاد کۆکرایتەوە لە بیری ئاوێ کردیتمانە پشتی خێری و کردیتمانە وەقف سەرمایە لە بۆ نەخۆشی هەژار